پێشەنگای بازرگانی نێودەوڵەتی کاری دەستیە لە هەڵەبجە. گروپی ماڵی ئینسان و وە خۆیان دەڵێن لە گەڕەکە پەراوێزخراوەکانی مەریوانەوە هاتوون. ئەوان وە خۆیان دەڵێن بێ بەرامبەر ژنانی مەریوان فێری دەزڕەنگینی دەکەن و بەرهەمەکانیشیان دەهێنن دەیان فرۆشن. ئێمە وەکو ماڵی ئینسان ماوەی چەند ساڵێکە لە گەڕەکە پەراوێزخراوەکان شاری مەریوان دەستمان بە کار و چالاکی کردووە و ئەو کار و چالاکیانەی ئێمە یەک لەوانە دانانی کتێبخانە بۆ لەو گەڕەکانە و هەروەها بە خۆڕایی فێرکاری مناڵانی ئەو گەڕەکە بووە و هەموو کارەکانی ئێمە خۆبەخشانە لەوێ ئەکرێت و بەشێکی کارەکان ئێمە توانمەندسازی ژنانی سەرپەرستی خانوارە ئەو ژنانەی وا بژێوی ژیانی خۆیان لە دەست خۆیانە و لە بنەماڵەهایەکن کە لە بواری ماڵیەوە کەم دەسن. بە دارەکەی بەستگی هەست. خانمانی سنا بەخستنە ڕووی دەستڕەنگینی خۆیان لە پێشەنگا بازرگانیە نێودەوڵەتیەکەدا توانیان سەرنجی زۆرترین ئەو کەسانە ڕابکێشن کە سەردانی پێشەنگاکەیان کرد بە ڕێژەی زیاتر لە 150 بەرهەمەکانیان ساغ بکەنەوە. ئەم فستیواڵە بۆ ئێمە خانمگەل لە ڕووی فەرهەنگی شتێکە زۆر باشە کە فەرهەنگەکان یەکترین بناسن هەم فەرهەنگی ئێرە هەم فەرهەنگی ئەمدی و لە نظر اقتصادیشۆ بۆ ئێمە کە فرە خاسە ئەگەر مردم بێت کارەکان یان چاویان پێکەفێ بیسەنن. ئەم کارەکە ئەوێن ئەمە کار مؤڕقە بەد مؤڕق یانە تیکەگەلێک چێوە کە ئێمە بۆ ڕشی ئەین لە کنار یەکۆدای ئەنین ئەیچەستنین ئەم شکڵە دەرتێ ئەم نەخشە دەرتێ. خانمانی ئیلام و هەمەدان و ئازربایجان بەکاری دەستی و دەزڕەنگینی خۆیان لە پێشەنگاکەدا بە ڕێژەیەکی فراوان بەشداریان کرد و گۆڕینەوەی تواناهونەری و فەرهەنگیەکانیان بە گرنگ باس کرد. ئێمە لە وڵاتی ئیلامەوە هاتیمە هایم لە خزمەتی مردمی هەڵەبجە ئێمە کارمان چارمە تەبیعیە ئێمە وەنەوە ئیلام کارگاه دو زندگی داریم دختری دوست دسته بعد 45 کس با ما کار که هر فستیوالی بدون شک تأثیری مثبت داره و نوع کار رشد هنر. بە ئامانجی ساختکردنەوەی بەرهەمی ئەو پیشەوەرانەی کە کاری دەستی دەکەن ساڵانە لە هەڵەبجە ژمارەیەکی فراوان پیشەوەری کارە دەستیەکان کۆ دەبنەوە و پێشەنگای گەورە دەکرێتەوە. کوردستان و نیشتیمانی ئێمە هەمیشە مەڵبەند و مەزرای زمان و کللتور و کۆکردنەوەی هەموو کللتورە جیاوازەکانی بووە بێگومان بوونی فستیڤال و پێشانگای لەم شێوەیە کە ئەمە یەکەمی فستیڤال و پێشانگای نێودەوڵەتیە لە کوردستان و بەتایبەت لە هەڵەبجە بێگومان ئەمە جێگەی خۆشحاڵێکی زۆرە بۆ کوردستان و بۆ هەڵەبجە بەتایبەتتر. بەپێی ئامارەکانی ژووری بازرگانی و پیشەسازی هەڵەبجە 12,000 گەشتیار لە ماوەی 3 ڕۆژدا سەردانی پێشەنگاکەیان کردووە. هاوکات گواستنەوەی کەلتوری و فەرهەنگی لە بواری دەستڕەنگینیدا خاڵێکی گرنگ و دیار بووە کە پیشەوەرەکان جەختیان لێکردووەتەوە. فەرحان هەورامانی، دەنگی ئەمریکا، هەڵەبجە.